دەسەڵاتیان گلەی ئەومان لەیەکەن ئێمە وەکو دوکاندارێک بەڕاستی ئەگەر شتەکان هەرزانتر بێت بۆ ئێمە باشتر و باشتر ئەفرۆشرێت بەڵام خۆتان ئاگاداری وەزعی بازاڕن کە شت بە گرانیە دۆلار بەرز بێتەوە پێداویستی خواردن بێت ینی هەم لە جلو بەرگە هەم شتێ بێت هەمی گران بوو لەسەر ئێمە نییە کە ئایا بە گران بیفرۆشینیان نا ڕاستە ئێمە کە وتمان شتەکانمان هەنێکیان لەوان بێ بە بۆنەی جێژنەوەیان کە دۆلار بەرزە شتەکانمان گرانە بەڵام جلیشمانەیە و سەریان زۆر مناسیبە ڕەچاوی بارودۆخی هەنێک کەسمان کردووە کە وەزعی مادیەنی باش نییە ئێمەش هەنێکمان داناوە بۆ ئەو کەسانەی کە وەزعی ئامادیان باش نییە خۆمان هاوکاریشانەکەین و سعریشان زۆر مناسیبە و گونجاوە. لەم ڕۆژانەیە و کە پێش جێژنە بەهۆی گرانبوونی کاڵاکانەوە خەڵک زۆر گلەی مالەیەکە کە پێمان دەڵێن کاڵاکانتان گران بووە بەڵام هەمومان دەزانین سەی سادق لە چاو هەر شوێنێکی ترا وەک سلێمانی هەر شوێنێکی ترکە هەیە کاڵاکانمان هەرزانترە بەڵام بە بۆنەی ئەوەی کە جێژنە و بۆنەیەک یێتە پێشەوە ئێمەش ناچارین کاڵاکانمان بە ڕێژەیەکی کەم تا زۆر بەرز بکەینەوە لەبەرەوەی ئێمەش لە کاتی هێنانی هەر شتومەکێکا کە ئەیهێنین بە گران لە سەرمانەکەوێت لە ڕاستیە خەڵکیش هەر شتێک بە هەر پارچەیەک هەر شتومەکێک پێی ئەدەی ئەگەر بە گران بێت یا قوتەرزان هەتا سعرەکەی بۆ ئەو لەبار بێت ئەگەر لە 5,000 دەست پێ بکە هەتا بتوانێت ئەوە هێنێتە سەر 2,000 لەمەشا ئێمە زەرەرەکەین ناتوانین بە ئەو ڕێژە بەرچاوە نرخی کاڵەکانماندا بەزێنین بەنسبەت بازاڕەوە ئێمە هەر تەنها لە بۆنەکانە بازارمان هەیە لە بەرەوەی لە دوای بۆنە هیچ کەسێک نایەت ئەگەر عەزیەکمان هەبێت بە 20,000 با بە عەزیەک پێی نایەت لە بەرەوەی ئێمە ناچارین لەم کاتانە نرخی شتومەکەکانمان بەرز بکەینەوە ئەویش بە ڕێژەیەک بەرزی ناکەینەوە کە زۆر لەسەر هاوڵاتیان بکەوێت تەنها ڕێژەیەکی کەمە لەگەڵ ئەوەشا ئێمە لە کاتێکە ئەو شتومەکە ئەین بە هەر هاوڵاتیەک خاتری ئەگرین شتێک بووی دا ئاوەزێنین.